ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. براني بريزم خشكاني بريز، السلام عليكم ورحمة الله وبركاته. ببشتواني خواهي پروردگار لدرسي چوارمان لشرحي مقدمة ابن جزري كباس یاساکانی جوان خوێندنەوەی قورئانەکە دێمەوە خزمەتان و لە دەرسی پێشووە گەشتینە سەرباسی صفات و لە سەرباسی صفاتیش گەشتینە سەر حروف الاستعلاء. پێشەوەی بڕۆینە سەر دەرسی ئەمڕۆمان، ئەمەوێ ئەوەی کە گرنگە لە دەرسی پێشوە دووبارەی کەم و ئەویش ئەوەتانێ ئێمە صفات کە بابەتێکی هێژگار گرنگە لە علمی تەجویدە، بۆ لەبەرەوەی بە صفەتە هەیئەتی پیتت پیشانەدات. بە صفات ئەو پیتانەی کە مەخرەج و دەرەجەیان یەکشتە بە صفات جیاکرێتەوە و باسمان کرد لە دەرسەکانی پێشووە. پیتی تا دال تا بەهۆی صفات وەگینا مەخرەجیان یەک مەخرەجە. خاڵی دۆم بەهۆی صفات و ئێمە ئەتوانین حەقی پیت بدەین، وحق مستحق لدرس امروز ان شاء الله اي خوانين بپشتیوانی خوای پەروەردگار کەوابوو چی بوو بە جوانترین شێوە تۆ ئەتوانی پیتەکان بخوێنیتەوە. خاڵی سێمی شەوەتانێ بەهۆی صفات ئێمە زانین کام پیت قەڵەوە بەهێزە، کام پیت لاوازە. ئەم کاتە ئیستیفادەی چی لێەکەین؟ وتمان لە کاتێک کە بۆ نمونە ئیدغام دێتە پێشۆ، کاتێ من ئەڵێم قەد تەبەیەنە، بینیت لێرە دالەکە هەر نەما، بەڵام کاتێ ئەڵێم ئەحەط و شوێنەواری ئیطباق، صفەتی ئیطباق، صفەتی ئیستیعلائی تاءەکە لە تاءەکە هێشتا ماوە، چونکە هێشتا ئەمە پێوتێ ئیدغامی نوقسان لەبەرەوەی پیتی تا قەویە، تا لاوازە. بەڵام کاتێ بەعەکسەوە بێت تاءەکە پێشکەوێت تاءەکە دوعاکەوێ قالت طائفە، تاءەکەی شوێنەواری نەما لەبەرەوەی پیتێکی لاواز لە پیتێکی قەڵەوە ئیدغام کرا و تێڵکێش کرا. هاتینە سەر دەرسی ئەمڕۆمان، وەسەبع علو خص ضغط قض حەصر. مانای چییە؟ ئەفەرمێت حەوت پیتی ئیستیعلا کە کۆ کراوەتەوە لە خص ضغط قض حەصر. حەصر یعنی کورت هەڵهاتووە لەم پیتانە، لەم سێوشە. استعلاء لزباني عربي بمعنى الارتفاع برزي. بيناسكي استعلاء طبعا بو لبروي الزبان تواو مخرجي بيتكانيا اعتمادك هتسر مخرجك مخرج درجي بيتك دنجي بيتك لاواز اكاد دنجك ان يريبو ملاجو دنجي بيتك هواك الرابو حنك كروشت بو السرو ليركابو صدايكيه قلويكيه لناو دما. بيناسش بوكراو ارتفاع اقصى اللسان عند النطق بالحرف الى الحنك. العلامه حقتك شي بيتي استعلاء يا ما بيكو خوندو معنا تماشاكي كوتاي زبانت برز بيتو بو ملاجوت اما خاليه كم اقام ليبي دوهم شتيك بيزانين يتصعد الصوت عند النطق بها الى الحنك الاعلى. دنگك هواك برز بيتو بو ملاجو او كسي كبو سرو او كسي واني خواني زور جا لجاي بلي الصادق علي الصادق. صاد اكا سين امش هلي جليه لعلمي تجويده بو عوام وبو خوانواريش ام هلر ريغا بي نادريت بو بيت غورين معنا اغوريت كدو هاتري باسي هلا اكين او بيتاني كبيتي استعلاء خصة ضغط قض كبيكاتوها لم حوت بيتا جقل لم حوت بيتا بيوتي الاستفال كابو يموتمان صفات ابتا دوبا شو كو مالي للصفات دجيان هي الصفات التي لها أضداد كو مالي للصفات دجياني اوانيك دجيان هبو بينجبون يا كم معنى خان
الهمس يعني خلنا علاقي بچی وبو همس همسوتمان لكاتي خوێندنەوەی پیتەکە هەوا لە دەم دەرەچێت عکسەکەی جەهرە هەوا دەرناچێت کە پیتەکانی بوو لە فحثه شخص سكت پاشاناتی نەسەر الشديد يا الشدة کە پیتەکانی ئەجید و قەتین بەکەت علاقەی بە دەنگۆ هەیە ئەم پیتانە دەنگی ناتوانین درێژکەیتەوە ئەق ئەی دژەکانی ریخوە کە جگە لە پیتەکانی شەدید و پیتەکانی تەوەسوت لین عومەر لام و نون و عین و میم و ڕا ئەو پیتانی تر هەمووی ریخوەیە دەنگیان درێژەکەیتەوە وانە ئەوانەمان خوێندەوە هاتینەوە سەر ئێستا استعلاء کە بریتی بوو لە الارتفاع پێناسەکەی چی بوو؟ ارتفاع أقصى اللسان عند النطق بالحرف إلى الحنك الأعلى بەشی کۆتایی زبان بەرزەبێتەوە و دەنگەکەش يتصعد الصوت دەنگی ئەم پیتە ئەڕوا بۆ مەڵاژ و بۆیە کاتێ من خەلەقە ئێستا لێسە بینەرێک برایەک خوشکێکی بەڕێز کە قورئانی خوێن دەڵێ مامۆستا تۆ خا ئەی خۆتە پێش لە قوتێبە ئێمە دوو تەبێت دەنگەکە بۆ سەر کاڵە چی خۆ بەڵام بۆ لام لە بۆ قاف قۆ خەلەقە ئەمە پیت جوانەکات کە بوو جگە لە پیتەکانی استعلا باقی پیتەکان استفالی پێ ئەوترێ کە چیە بێت انخفاض أقصى اللسان عن الحنك الأعلى عند النطق بالحرف زبان شی کۆتایەکەی دابەزێت بەرز نابێتەوە و لە کاتی خوێندنەوەی پیتەکەش لا يتصعد الصوت عند النطق بالحرف إلى الحنك الأعلى دەنگەکەش بەرز نابێتەوە بۆ سەرۆ لە کاتی خوێندنی پیتەکان ئەمەی شەوات لێ ئەکات پیت نەگۆڕی بە پیت کاو بکاتەڵێ خۆ صا ضا غا طا قا ضا ئەمانە ئەو پیتانن لێرە ئەمێ ئیشارەت بە شتێ بکەم برا بەڕێزەکانم خوشکەکانم هەموو پیتەکانی زبانی عەرەبی کە ئێمە ئەم پیتانە خوسە ضەغتین قض بەردەوام دائیمەن ئەمە پیتی استعلا تەفخیمەکرێن بە قەڵەو ئەخوێنێتەوە بەڵام چییە؟ مەراتبی هەیە تۆڵی مامۆستا یانی چی مەراتب؟ مەراتب ئەوەتانێ بەرزترین مەرتەبەی استعلا ئەوەتانێ ئەم پیتە فەتحەی لەسەر بێت لە پاش خۆی ئەلیف بێت خۆ ڕوونام قسەم وەکو قالە قال دووهەم فەتحەی لەسەر بێ قد ئەفلەح سێهەم مەضموم بێ یەقول چوارەم لێرە کۆمەڵێک ڕەئیان وایە چوارەممان ساکن بێت کۆمەڵێک ڕەئی وایە مەکسور بێت وەکو چی ساکن یەقطعون یەق ئەخیرەن ئەگەر پیتەکە کەسرەی لەژێر بێ ضیزە تەماشا ئەکەی دەنگەکە ڕەڕاتە سەرەوە ضیزە کەوا بوون لێرە بەشی کۆتایی زبانی شەر بەرزە نەوەکو برایەک خوشکی بڵێ وەڵا بڵێم ئەوتەی پیتەکانی ئیستیعلا کەی تەرقیق ئەبن ئەما مۆستا پرسیارەکە هەڵەیە پیتی ئیستیعلا دائیمەن هەر حاڵەتی ئیستیعلائی ئەمێنێت و هەر تەفخیمە کەوا بوو چی بوو لێرە بەڵام مەرتەبەکانە ئەو پلەی یەکەمە پلەی دووەمە پلەی سێمە لە ئیستیعلاکەیە کە وەکو باسمان کرد لێرە ما تو سروي من إشارة يكون كابو يكمان شيبو مفتوح بعده ألف وكو قال مفتوح ليس بعده ألف هل في تجيت قاد سهم المضموم يقول شوارم الساكن يقطعون أو يعني خلافك إلى سرب أعمى جنب يكد بينجم المكسور ليرة من ما إشارة بكم يما سي بيتمان هيا لزباني عربي أجتان ليه به أن سي بيتا هندي جار تفخيم أكريه كوابو بيتكاني خص ضغط قض بدائمي ببردوامي بقلوي أخناريته أما أو سيبيتي كعلاقي ببيتي باش خوي وهيا أبي آقامان ليبي يا علاقي بحركة وهيا بزانم آية مفتوحة مضمومة أو سيبيتا بريتيا الأليف واللام وراء أليف أقد بيتي استعلاء يسمى الله شيء الناس نا بلان بو قال كحرف استعلاء كوتة في غلط وإذ قال ربك قا ألف كم قلوكر كابو هندي جار ألف باستعلاء هندي جار باستفعال هندي جار بقلوي هندي جار بناسكين نرمي رائش بهماشي أجر
فتحە و ضەممەی لەسەر بوو ئەڵێم ڕا ڕوو ئەمە لە شوێنی خۆی دواتر لە ئەحکامی ڕا و لامە ئینشاءڵڵا ئەیخوێنین. جگە لەم سێ پیتەوە خوسە ضەغتین قض باقی پیتەکان بە بەردەوامی ئەبێ بەچی بخوێنیتەوە؟ ئەبێ ئێمە بە ئیستیفال بخوێنەوە بە مڕەقەقی بخوێنینەوە. بڕێنە سەر صفەتی پاش ئەوە. صفەتی پاشەوە کە بریتە لە چی؟ بریتە لە ئەلئیطباق. عەکسی ئیطباق چییە؟ ئەلئینفتاح. ئیطباق لە زمانی عەربی ئەلئیلتصاق دووشت بگەن بە یەک. پیتەکانی ئیطباق بریتە لە ئیلصاق و بریتە لە ئەصاد والضاد والطاء والضاء ئەم چوار پیتەیە. لە مامۆستا خۆیەمە لە ئیستیعلا خوێنمان ئەڵێم هەموو پیتێکی ئیطباق ئیستیعلاءە، بەس هەموو پیتێکی ئیستیعلا ئیطباق نییە. یانی چی؟ يعني لإطباقة بريتية لإلصاق طائفة من اللسان بالحنك الأعلى عند نطق بالحرف. لإطباق إيمك من وأليم شيرو أداء بشيك لزبانت الكيتا أقاتا ملاجود ليرة أم نقطة أقاتا ليبيا دنقك لبيني أما داني ملاجومة أما سقفي ملا أمي الزبان أو لو بيني أو دەنگە لەم بینە حەسر بووە گیری خواردۆتۆ لەم بینە دەنگەکە بەڵام ئێستا من با هەمومان بڵێن ئەق مەجالی هەیە دەنگەکە دەرچێت ڕاستە بۆ سەر و ئەڕوا قۆ بەڵام مەجالی هەیە بەڵام لە پیتەکانی ئیطباقە ينحصر الصوت عند نطق بها بين اللسان والحنك الأعلى با هەر هەمومان ئێستا بۆ ئەڵێشی ئەڵ ئەڵ ئەبینیت ئەوانیە هەموو ئەم زبانت ئاوا ئەمە دانەکانی سەرۆمانە ئەوە زبانمان گرتوێتی هەوا لەم بینەیە هەواکە پاڵێنێتە زبان و نەختێک کەوا بوو لێرە لە پیتی ئیطباقە دەنگەکەمان هەواکە حەسر بووە گیری خواردۆ لە بینی زبان و مەڵاژووتە ئەمەیە بۆ ئەو چوار پیتە. ئەمما جگە لەمانە حتا ئەگەر ئیستیعلائیش بێت وەکو بۆ نمونە پیتی خا وانە الخەلیفە خۆ تەماشاکەن هەواکە حەسر نەبووە دەنگەکە حەسر نەبووە لە بینی زبان و مەڵاژوو ئەڵێ خۆ لێ باشە بار هەومان بڵێن چی ئەڵ بڵێ ئەڵ تەماشاکە ئەڵ ئەوە گرتوێتی لە بینی مەڵاژووم لە بینی حەنەکمە لەگەڵ زبانمە هەواکە ماوەتۆ لەو بینە ئیطباق بەمە ئەوترێت. پاشان دێنە سەر ئینفتاحەوە عەکسی ئەوانەیە کە باقی پیتەکانی کەیە کە ئینفتاح یعنی افتراق لێک دوورکەوتنەوە. تەجافی اللسان ئەو معظەمه زبان یان بەشی زۆری لە مەڵاژوو دێتە خوارەوە دەنگەکەشی ئەوەی بۆ زیادکەن دەنگەکە حەسر نابێ گیر ناخوات گیر لە بینی زبان و مەڵاژوومانە کە باقی پیتەکانە. پاشانە فەرمێ وفر من لب الحروف المذلقة یا لە هەندێک شوێن بەچی هاتووە تەنوینەکەی لاوردە لبی من لبین خۆی بەڵام بۆ لای بردووە و تەنوینە عولەما فەرمی وفر من لبی الحروف من لبی لەبەر ضرورەتی شعریەکە لەبەر میزانی شعرەکە بەڵام ئەوە زۆر هینمان نییە مە گرنگ نییە لە لامان بەڵام شەرتەوە تا بە صحیح بخوێنەوە وفر من لبی الحروف المذلقة فر عمڕای کرد لەچی لب يعني عاقل يعني كسيكي نفهم رايك لك كسيكي عاقل شايته كم ليرة او تاني ام بيتانا درسي علمي تجويد ديال دور ورزيقو ام علاقه بالصرف وهي بيمان الله طبعا اصمات من هي لقلتي اذلاق اصمات يعني منع اذلاق يعني طرف كنار ام كان بيتيكا لبرشاو معنا كفا را ميم لام ميم نون لام با ام بيتانا بيتي شي في اوتريت اصمات يعني شي سريع عدم سريع علاقه بعلمي تجويدونيا لبر ويش نبغى ما امشان دي رشر حكينا الباس ما ناكل امشان بيتا زاناياني عربي بيمان الين هيج كلمه وشيكي عربي نيه اصلي كلمه شكو زباني عربي بيتا كاني أصل ياسية يان چوارە
اینجا سێ مەزیدون فیهە بە یەک حرف بە دوو حرف بە سێ، چواریش بە دوو بە یەک و بە دوو کە ئەبێ بە شەش. لێرە کەوا بوو هەر پیتێک ڕوباعی بوو، هەر وشەیەک عەفوەن هەر کەلیمەیەک ڕوباعی بوو یان ثلاثی بوو، ئەگەر بێژن عەفوەن خوماسی بوو، بنیەی کەلیمەکە یەکێ لەم پیتانەی تیانە بوو، ئەڵێن ئەمە عەرەبی نییە. ڕوونەخۆ قسەکەم لە زمانی عەرەبی هەر کەلیمەیەکمان چوار پیتە ئەسڵەکەی بوو، هەر کەلیمەیەکمان ئەم چوار پیتە یەکێ لە موشانەی تیانە بوو، ئەڵێ ئەم پیتە چییە؟ عەرەبی نییە. ئەوتیان چی ئەکەن لە کەلیمەی ئەسجەد مانای ئاڵتون، تیان کاکەم کەلیمەش ئەعجەمیە عەرەبی نییە. کەوا بۆ مەشایەتەکەەوە تانێکەوە بوو هەر تەنها وەکو علمی سەرفەی خوێنین، هەر کەلیمە ئەم پیتانە وەفڕە من لوبین، ئەم شەش حرفە لە هەر کەلیمەیەکە کە ئوسوولەکەی چوار بێت یەکێ لەم پیتانەی تیانە بوو، ئەوە غەیرە عەرەبیە. بە هەر حاڵەوە زۆر گرنگ نییە بۆ ئێمە چونکە عیلاقەی بە دەنگۆ نییە، عیلاقەی بە علمی تەجویدۆ نییە، بەڵام لەبەرەوەی صیفاتە خوێنێ بۆیە ئێمە خوێندومانە. پاشان لێرە کۆتاییمان بە چی هێنا؟ ئێمە کۆتاییمان بە ئەو پیتانە هێنا کە ئەو صیفاتانەی کە ضدیان هەبوو. وتمان صیفاتە بێتە چەند بەشۆ؟ ئەبێ بە حەفە بەشۆ. پێنجی ضدی هەیە، پێنجی ضدی، ئەو پێنجەی کە دژی هەیە پێنجە خەیتە پاڵە ئەبێتە دا. دێنکەین دەست پێ ئەەکەین لەوانەی وەکە ئەو صیفەتانەی کە دژیان نییە. خاڵی یەکەم صەفیرها صاد وزاي سین. یەکەم حرفی صەفیر. برا بڕۆتەکەم صەفیر چییە؟ صەفیر لە زمانی عەرەبی صەفەرە یەصفر فیکەیە، ئیدا صەوتە بفەمیه وشەفتەیه، کەسێ دەنگێک لە لێوەکانی و لە دەمی وە دەرچێت ئەوە فیکەیە. بەڵام لە علمی تەجویدە صەفیر چییە؟ صەفیر بریتێ لە هو حدة في صوت الحرف. طبعا صفيرها خمتان تيجن أما صفير صفة بو حرف لبر شعرك على صفيرها أي إنها أصل كلمة وحروف الصفيري. تنجيكي تيشة تنشأ عن مروري في مجرى ضيق. على ما مصيحني شيء بو أم دنقدرو سبيت. طبعا لبا كم لبر قوتي بيتك دوهم تماشاكا دانا كان ثناياي عليا أو دو داني سرو لقل ثناياي سفلاوة ئاوا کە لە یەک نزیک ئەبنۆ، زۆر لە یەک نزیک ئەبنۆ، بەڵام نادەن لە یەک، نادەن لە یەک. براو خوشکەکانم وریاب کە نزیک ئەبنۆ، ێژە شوێنی دەرچوونی دەنگەکە تەسک بووە یا تەسک نەبووە، تەسکە بێتەوە. زبان ئەکەوێتە کوێوە لە پیتەکانی سەفیر، زبان مەخرەجەکەی پشتی ئەم دوو دانەیە، بەشی ناوەوەی ئەم ثەنایای سوفلا ئس 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 ئز ئز سەر زبانت ئەدەی لە بەشی ناوەوەی کە واد لێ کرد ئەو دەنگە تێژێ بۆ لەبەرەوەیشی بوو مەخرەجی پیتەکە تەسکە. ئەمە خاڵە ئاگامان لێبێت کەوا بوو سەر زبانەکەوێتە بەشی ناوەوەی ئەم دوودانە کە ثەنایای سوفلا پێشینی خوارەوەی پێ ئەوتێ. تەنانەت عولەما فەرمون ئینسان ئەگەر بە سڕیش قورئان بخوێنێت گەشتە سەرم سێ پیتەوەی پاڵی ئەیبیسێت. ئەمە حروفی صفيرة كزور كراتي شبينم لو حد بسم الله وأبي إنسان مسلمان قاعد يبي إهمايل لنك بسم الله بسمي أو تاني فعشان الله قلقلة قطب جد واللين لنسر بيتكاني قلقلة. بيتكاني قلقلة جاري كان قلقلة لزماني عربي يبتشي أو تريه باء الاضطراب جير نبون لارزين جولا. يعني شيء اضطراب بريتيلا اضطراب المخرج عند النطق بالحرف ساكنا حتى تسمع له نبرة قوية. كاتي إنسان بيتك السكون بيت بيتك قلقلة بيت يسمن كباسي مين تانشون ليو كان قشتيك بلام هر بيتك أخوانم مين تانشون زبانم وسالة سرو كصفتي قلقلة كم ندابي بلام كاتل أق بما صفتك حقي بدمية لكاتي ساكنية من تان يكسر شيبو ليدا وقرا ودواوة ثابت نبو قرا ودواوة. قلقلة الأزباني عربية الحركة الاضطرابية. لتشيا تفسير كراوة كاتي خوي عليه
ئەم زانایانە زۆر وردبوون تەمەنێکیان سەڵب کردووە دوعایان کردووە تا خوای پەروەردگار تەوفیقی پێ بەخشیون ئەمەیان بۆ ئێمە ئاسان کردووە کەوا بوو لێرە تەماشاکەی لە زمانی عەرەبی کە قازانێک لەسەر سێ کوچکە بێت ئاگر لە ژێری بێ ئاویتیا بێ کاتی ئەکوڵێ ئەو لەرینەوە کە نەڕۆشتنە حرەکەیە نەوەسانە نەحرەکەیە نەوەسانە ئەو لەرینەوە ئەو اضطرابە قەلقەلە بەوە ئەوترێت کە خۆی ئەڵێ تقلقلت القدر على النار يعني اهتزت سجوليت والارزيت او قلقله قلقله بريتيلا اخراج الحرف المقلقل حاله السكون دركردني بيتيلا بيتكاني قلقله لكي باش دركه لكاتك ساكن به بالتباعد بين الطرفي عضو النطق ابل يقدر كون جا قلقله قدرك باي الله يسمى اللي يقدر يناخم والله قلقلم نكر بۆیە دائیمان ئاگاتان لێ بێ پیتی یەکەمی حرفی مشدد ئەگەر پیتەکانی قەلقەلەش بوو نابێ قەلقەلەی بکەی ئەگەنا قەلقەلەیەکە شەدە نامێنێ ئەڵێم الحەج تەبەت یەدا ئەبی لابی وتەب الحەق ئەبێ یەکەمیان بخوێنمەوە بە ساکن بەبێ قەلقەلە دووەمیان قەلقەلە ئەکرێ کەوا بوو قەلقەلە چۆن دروستێ ئەبێ چی بوو ئێمە زمانمانەدا لە مەڵاژوومان بۆ منە لە قاف ئەبێ لێی دوورکەوێتەوە الحەق خەلق ئەوەتانێ دون أن يصاحبه الشائبة حركة من حركات الثلاثة أما تبينيك شيخ أيمن إشارتي بيك الله ببي أوي شتي كالكي بوني حركيك لحركة يعني سخلتي واي بون منه كاتي الله خلقه هاني قادي هو كسرا بيدا قادي كابو الليرة أو خلاء أقام ليبيت نابي لحم حرف الساكنة نابي وابي خوانمو كسك خوانته وعزاني بوعزاني بابلين كسريجي كمي بيداوه فتحيجي كمي بيداوه كهندي جاري إنسانة كويتا معناه كي كويتا هلايجي قرو يسكاتي إخواني فرقات أفهم خلقنا الله تماشا كان خلقنا كاتي ألناك بو الله بقرته كمن وتم خلقنا ريك استغفر الله معناكي أو معناه قران كاري بسرعة كابو باقرسي نكم لسرتان بيتكاني قلقلة لحالتي سكونة كاتي أي خوانيت إخراج الحرف المقلقل بالتباعد بين الطرفي عضو النطق دون أن يصاحبه شائبة حركة من الحركات الثلاث كبريتيلا قاف طاء باء جيم دال يعني شي لمخرجة اضطراب دم لمخرجة قو قريمة دعوة الباب أب خلق بروج أو كان أو دانجية كلي أداته أقريتها دعوة ولما مصاكش تواني بجواني وري بقريت باش أنا فرميشي طبعا أنا اللي رأيك شتيه بأقامان ليه بيت برا برزا كانوا خشك كانم براي واماني خشكي واماني غير بيتكاني قلقلة قلقلاكا من الله بيتنا هو في حرف قلقلة ديا همسكي ده كيف بيتنا وعكسي شو جاري واشياء مبالغة أكل قلقلة كشيا يعني مزياد خلقه دنجي ناخوش دركا قلقلة ومعلوماتي أمبرا برزانا هم خش يعني إخوان كان قناغي كان مرتبة هي دواتريش أي خوانين يسبب سريع عدم سريع قلقلة بقلقلة كبرى دو مرتبة قلقلة صغرى شاية تمشي لقلقلة كبرى وقلقلة صغرى ما بس ما نشيها قلقلة كبرى أو ثانية كهر بي تيكي قلقلة شدبيت يان شدنبي لسري وسام كبراي بيوتري كبرى معناه يعني واضحة يعني الرونة بيتنية لدوايوة كوابو من إسا نمونة على ألم الفلق ألم الزحمني ألم أماكن كبرى أبو يعني صغرى ألم ما كبرى ألم بو ألم آخر خو شدنية ألم ما مصطوى لسري وسعي ألم محيط تاكو تاي كلمة كان إيه باش أجر شدبو بنمونة الحق ألم صغرايا عن كبرايا لما مصا أمي شر كبرايا ألم بو ألم آخر خوش شدي شغله قيناك إما أوي لسري وسعي شدبيه يعني شد النبي بريتيا لشي بريتيا لا
قەلقەلەی کوبرا. ئەگەر لەسەری ناوەسام ئەوش دوو حاڵەتەیە. یا ئەوەتانی لە ناوەڕاست کەلیمەیەکۆیە وەکو يقطعون يقطعون يطعم وتجعلون يا لنا وراسي كلامه عليه ما مساجي يسبوه نمونا عليهم لم يلد ولم يولد عليهم لم يلد ولم يولد عليه ما مساجي كميان صغرى اخر على كوتا كوتاي كلمه لم يلد عليه ما مساجي تبري نو سايل السري كوتا ناو راسي كلامه ايوت مگر لم يلد الامام صلى الله عليه قلقلي كبرايا قلتم لم يلد ولم يولد الله يكميان صغرايا دوميان كبرايا بو لبر لسر يكميان رانا وسايل لسر دوميان را وسايل كوابو برابر اذا كانم خشك كانم قلقلي كبرى بو قلقله او تري ك لسر راوسيت جار شدبي يان شدنبي صغرى بو او تكيتنا راس كلمه يكو وشيكو وكو يدخلون يد او مبستا اگر كوتنا راس جمله ولا تشطط وحدنا ولا تشطط وحدنا لكن كوتاي كلمه يا الله ما خنوا وساين لسري اگر وسام لسري ولا تشطط بوبا كبرى ولا تشطط وحدنا بوبا صغرى كوابو مراتب قلقلة دوا كبرى بريتية لا وسان لسر بيتي قلقلة أو وشاني ككوتاكيان بيتي قلقلة صغرى أو تاني كبكت الناوراس وشيك وكلميك يا ناوراس كلام نوسي لسريو بيخواني تو خواهي قرأ باداشتي همولايك بداتو دين السر أويكا يا ملا باشوا صفتي كتشي معناها أفرمي واو وياء واللين واو وياء سكنا وانفتحا قبلهما يعني شي أما برابر إذا كانم خشكا كانم أما اللي برهد ناوكي بخوي ويتي لين ضدي خشونية كلمي لين ضدي خشونية أو هي نشا لعندي متن هاتون أو شبراء وفر من لبين بفتحي فر وعندي كان وفر والله مويك تحقيق راب بفتحي وفر من لبين باشا ليه واللين واو وياء سكنا وانفتحا قبلهما يا لعندي متن سكنا وانفتحا قبلهما من بويا جوازي لبين نسخة كان عندي زاري شعرتي بيكم لين يعني شي لين بشتيك وتريك ضد الخشونة زين بشتي أحسان بيت يلا باشي يعني شي ما مثلا آسان بي يخو ديارة شتك لين بو بآساني ديت أما صفتها بو دو بيتي واو يلا مثلا دنيا بيتي واو ما كان ديما حرف مديب ولا يمنع أم واو كأيما ليرة أي خوانين خوي سكون بيه بيش خوي فتح بيه واو مدينية أيا چونك يا لزباني عربي همانا خوي سكونة بيش خوي كسرية وكو نوحيها همان خوي سكونة بيش خوي فتحي وكو البيت هركات كوابو أما بي أو تري حرف يان صفتي اللين يعني شي سهولة بآساني سهولة جرهما في المخرج بآساني لمخرج درجة خوف قوم بيت البيت قريش قبل بالآساني كيتي فاش أنا فرميت أما إن شاء الله لكاتي مدي شيء ما أي خوانين والانحراف صححا في اللام والراء صفتي انحراف برابر إذا كان خشك كان صفتي أصل ذلك انحراف أنا شيء انحراف عن لعدان الميل شي لا أدا هو ميل صوت الحرف لعدم كمال جريانه بسبب اعتراض اللسان طريقه انحراف لا داني دنك صفتي دو بيتا بيتي لام لقل بيتي راء دنك كي لا أدا الله ما مصاد شون إما درزة كاني في شخصون مان تم كاتبها هم عملين بشي بيش في الزبان أوار ريك بردمي دنك كأقريت أي شيء رويدا كوا دنجي لام أما دانا دسي منها كاتي الآليرة
ئەمیش دانەکانمە ئەوە لە بەشی سەرۆ گرتی ئەی دەنگەکە لەم لاو لەو لاوە دێتە دەنگەکە لەم لاو لەو لاوە دێت لەم لاو لەو لاوە دەنگەکە دەرەچێت هەموو ماڵێ ئەی ڕا ئەڕ زبانت ئەوە بەرزەوێت تۆم لاولاکەی ئەکەوێتە چیوە بۆ سەروی خۆی بەرزەوێتەوە ئەم تەرەفی لیسان بەرزەوێتەوە بۆ مەڵاژوو بەشی پێشۆی ئەڵێ ئەڕ ئەم بۆشایی ناو پیتی ڕا لەم لاوە دێ لە ناوەڕاستەوە دەرەچێت لە ناوەڕاستەوە دەرئەچێت ئەمە چی بوو ئەم پیتە برا بەڕێزەکانم خوشکەکانم ئەمە ئینحرافی دەنگی ڕا لەم لای زبانەوە بۆ ناوەڕاست زبان پیتی لام لە ئەم ناوەڕاست زبانەوە بۆ ئەم لای زبان بۆ ئەم لای زبان ئەوە ئینحراف بۆ ئەوترێت پاشان دێتە سەر وبتەکریر جعل يعني جعل صفتي تكرير صفتي يك بيتا أويش بريتيا لبيتي را صفتي تكرير صفتي يك بيتا بأقام الليبيت أويش بريتيا لشي صفتي را تكرير معناه تكرير بريتيا ل ارتعاد طرف اللسان بالراء ارتعادا خفيفا لرينوي لرزان سرزبان بكمي سرزبان بهواشي زور بخفيف نتيجة ضيق مخرجها لبروي شيء مخرجك زور تسكا كاتلب وريابا أما أقر بيتو زبانا أم لا برز نكمو أبيبا كبيقرم تاو مخرجك بقرم أبيبا تكراري را آقاما لم خالبه همومان را يعني مكاتي خوي زانا قورا كان بيوم وايا ابن جزري خوي نشر إشارتي بي أكاد كالله بيتي الراء بوي أو تري صفتي التكرير برو خود بباريزي للتكرار وريابا تكرار هليا دوبارك برنوي الراء تكرير صفته لابد أبي سر زبان بكمي بجولته الرحمن الرحيم نعلم تكرير بو أو تيكا بو لرينوي سر زبانا كاتمان ما موسيان كابو اما ابي شي بكاين ابي حذري او بكاين تبيتي را تكرار بكاينو دوباره كاينو هلا برا كانم نابي سبيت زياد كاين خشكا كانم بشي زبانت اگر املاو لاي نختي برز كارو بيدا لبشي بيشوي ملاجود اما تيجو راءك تكرار نابي بس زبانم تخكم دوباره ابيته كوتاي ام صفتان كثيره بيانين وللتفشي الشين بيتي شين صفتي تفشي تاعي تفشي معناه شيء تفشي يعني انتشار بلا وكردن بو كاتي ابيني ام بيتا دنك بلا وكات لشي لمخرجك ايوا اش مخرجي شين لكويه هما نتمان جيم يا شين لنا وراس زبانويه برزبيتو بو ملاجو بو ناوراس زبان بو سرو نادا لملاجو كلينا داد دنقك ليو بلاو ابيتو من مخرج حتى يصطدم بالصفحة الداخلية للأسنان العليا والسفلى بلاو ابيتو داتا بشي لبشي ناوي داني سرو داني خوارو بدمس دنقك بلاو ابيتو كواو كاتي من الله شي قريش يشركون أو دنقيا كوابو تفشي بريتيا لا تنها صفتي يكبيتا أو يشبيتي شينا أو إيما ليرا أو سين برو بريان الله كاتي درزا كمان توابو ببيتي ضاد أيالين وبوشي بو إن شاء الله درسي داهاتو لبروي أو بيتا لزباني عربية خوتانا زانن تنها لزباني عربية ولو بيتي شكا نختي لسر هندي كسنا راحته خواي قول لسر حرام لاكمان آساني كاد اگر پرسیاری لخدمتانم اگریش نییە لەسەر قسەی خۆتان ئەڵێن کاتەواو بووە ئەگەنا من پێم خۆش بوو زیاد بڕۆین ئەگەر کاتمانێ با ئەو پیتەش شەرح بکەین بسم الله
کاوتە ئامادەیەکە من ئیشارەت بەوە بکەم ئەم دوو دەرزە برا بە ڕێزەکان و خوشکەکان ئێمە چیمان خوێن وتمان صیفات ئەبێ بە 17 بەشۆ 5 بەشی دژی هەیە کە بریتین لە هەمس جەکەی جەهرە ئەڵێ مامۆساخە من هەمس لە بیرم نەبوو بیرم خەرۆ تاو خۆ لە تەن ڕاستە براکە یەک پرسیارە نەیەتیش خەی ناکات یا الله ئەمە برابر ڕێزە پرسیاری ئەوە کاڵێ پێ زەحمەت مامۆستا من بە ڕەوانی قورئانی پیرۆز دەخوێنم ئایا گونابار دەبم و من ئەو کتابم بە ڕەوانی قورئانی پیرۆز دەخوێنم ئایا گونابار دەبم و من ئەو کتابم هەیە بە کوردی عەرەبی نییە ئایا دەبێت لە سەری بخوێنم من ئەگەر بێ زەحمەت مامۆستا من بە ڕەوانی یان من پرسیارەکەڵێ من بە ڕەوانی قورئانی پیرۆز دەخوێنم ئایا گونابار دەبم بۆ گونابارە بێ ئەجر و پاداشتی هەیە دیارە لەوچێ بڵێ بە ڕەوانی نایخوێنم ئەمە ئینشاءالله ئێمە لە دەرسی داهاتووە ئەوە ڕوون ئەکەینەوە لەسەر ئەو دیێڕەی من لم يصحح القرآن آثم يا من لم يجود القرآن آثم ئەوە لەوێ ڕوونی ئەکەینەوە ئەو کەسانەی قورئان خوێندن تصحیح تۆ ئەگەر بێت و کەسێک وەکو سەنەد بیخوێنێت واجبە ئەمانەتەکە بپارێزێ کەسێک کە توانایی نییە ئەبێت لە دووشتە هەڵە نەکات ئەوی چی بوو یەکەم مانا نەگۆڕێ دووەم پیت نەگۆڕێت فتحە و ضەمە نەگۆڕێ ئەو دوانە ئەوەی کە ماناکە بگۆڕێ يعني استغفر الله تعالى صراط الذين أنعمت عليهم إيه بكت بأنعمت استغفر الله معناها كتب وخوت بتفاعل أما الليرة علماء أفرمون بيت غورين چونك بيت غورين معناه أغوري هندي جار ليرة أم خالق أبي أقامان ليبيت لو دوان أما كسي كتواناينية نا والله یاساکانی تەجوید جێبەجێ نەکات بەردەمە براکەم کەسی یاساکانی تەجوید جێبەجێ نەکات لە توانایەنی پیاوێکی بەتەمەنە ئافرەتێکی بەتەمەنە ئێوێ ئەجر و پاداشی دەستکەوێ هەر ئەوەنەی کە لە توانایە لا يكلف الله نفسا إلا وسعها ئەو کتێبە ئەگەر کوردی بێ عەرەبی بێ کتێب مەرجەوەیە ئەو کاسەی کە نووسیوێتی زانایەکی معتەبەر بێ چونکە ئێستا زۆر شت نووسرا بەتایبەتی لە تەجویدە کەوانیە و بە هەڵە شتەکانیان نووسیوە خوای گەورە پەنامەدە الله مامۆستاگەری من خوێندنەوەی پیتەکانمان تەواو بێ پێویست دەکات شوێنی مەخرەجی پیتەکان نا بۆ کەسێک کە مامۆستا بێت بۆ کەسێک کە بە دەرس بیڵێتەوە ئەمە فەرضی کیفایەیە بەڵام دڵنیا بێ لای مامۆستایە وەری بگری بزانم ئایا مەخرەجەکەت تەواوە یان تەواو نییە خوێندنەوەی قورئان بۆ ئەوانەی کە توانایان هەیە فەرضی عەینە بەڵام وتنەوە و زانینی عیلمەکە فەرضی کیفایەیە أفهم مخرج الراء ساكن بلا برز كان بيتي الراء مخرج الراء راء لام نون تنانت أولا مخرجان ليكون زيكا عالم يقوليوك إمامي فالراء عليه يك مخرجا راء طرفي اللسان أمبي أبدانا مزبانة أمبي الزبانة أما بيوتي اليوار حافي زبان أم برد أم بيوتي الطرف ناو راسي زبان أما أقصاي زبان أم بشي بيشوي بۆ سەروی خۆیدا لە چی لە ڕیشکی ئەو دانانەی سەرۆ ئەم لاولای زبانت ئەبێ ئەم بۆشایە لێرە بێ دەنگی ڕاکە دەرچێت ئەم لاولای زبانت بەرز ئەەکەیتوە نەختێت ئەلەم بەردەمەوە دەرەچێت ئەوە مەخرەجی مراجعەی دەرسی پێشوش کۆنە ئینشاڵڵا ئەیبین ئەرک نەبێت مەخرەج حروف ئەمانە لە دەرزی پێشوو هەمی خوێندمانە ئەم برا بەڕێز و خوشکانە توانم ڕاجعی دەرزەکە بکەن باشترە ئێمە سێ پیتمان هەیە ئەف ئەڵ ئذ ئەم سێ پیتە سەر زبان ئەکرێتە ژێر ئەم ثەنایای عولیاوە ئەبێ ئەگەر لە ئاوێنە تەماشات کرد بیبینیت سەر زبانت ئەکرێتە ژێر کێ ژێر ئەم دان هەندێک لە عولەما شوەکو شەیخ الئیسلام أبو زكريا أنصاري رأي واكو تجير هردو ثنايا عليا وسفلاوة كو كاتلم
ال أث إذ أو مخرجك يتي إخوالي الرازي بفرمي زور ئاماژەی پێ نەکردووە ئەگەر مراجعە بکە احتیمالە بۆی دەرکەوێت ئەگەر زۆریش ئاماژەم پێ نەکردبێت تەماشای یەکەم خۆش میشەڵا زیاد ڕوونیەکەینەوە. جیاوازی نێوانیان نەزانی بۆ باس ناکرێت لەبەر ئەوەی منوتم لە صیفاتە جیاوازی نێوانیان باسەکەم بۆیە وتم گرنگی صیفات ئەوەتانە کە ئەوە لێک من بتەنها مەخرەجم دیاریکە لە دەرزی پێشوە. ئەمڕۆ جیاوازیەکەمان ئیشارەت پێکرد کە کام مەخرەجیان ئیطباقە کامیان ئیستیعلاءە وانە کامیان ئیستیفالە لە ماوەی صیفاتە من ئیشارەتم پێکرد خۆی گەورە پاداشتی و برا بەڕێزێش بداتەوە. لەم پرسیارە ڕوونیە لامەتوانێت بکات مامۆستا بەڕێزیە پیتی لاوەکی هەیە لە زمانی عەرەبیدا دەمەوێت بزانم چین. ڕوون نییە لەلام نازانم مەبەستی چێ پیتی لاوەکی خواری ڕازی بێ. ئەم پرسیارە جوانە فەرمیێ صفاتی ئەوانەی کە صفات التي لها أضداد و صفتانی کە دژیانێ ئەوانەی کە دژیانیە ئایا لە ساکین و متحرک پێویستە صفتەکە دەرخەین؟ شک و گومانی تیان نییە برا بەڕێزەکان و خوشکەکانم لە ساکین و متحرک صفتەکە دەرەکەوێت بەس لەکوێ بە جوانی دەرەکەوێت لە کاتێک کە صفتەکە ساکن بێت لە کاتی سکوونە دەرەکەوێت. ئەگینا من بۆ نەڵێم شاکر شا بینتانە هەر تەفەشەکەی پێ دیارە شا بەڵام کاتی ئەڵێم یوشریکون قوڕەیش ئەو کاتە لە کاتیش هەمە حتا هەندێک لە ئاهلی عیلم ئەڵێن کەسێکە ڕێ ئەکات لە کاتی وەسانی صیفەتی جوان دەرەکەوێت تا لە کاتی ڕێکردنیە. پێم وابوو پرسیار ئەی قەلقەلەی وەسەط من ئیشارەتم بەچی کرد؟ ئیشارەتم بەوە کرد کە عولەما ئیشارەتیان پێ کردە دواتر ئینشاءڵڵا ئەگەینە باسی قەلقەلە کە بریتیە لە بەیان و ئەبیان ئاشکرا و ئاشکراتر. ئەگینا بڵێ وەڵای ئەم قەلقەلە چیان و تۆتیان ئەگەر قەلقەلە شەدە بێت ئەوە کۆبرایە ئەگەر شەدە نەبێت لە سەری بۆسی وەسەتە و ئەگەر لە ناوەڕاستی وشە بێت یا لە ناوەڕاستی کەلام ئەوە سوغڕایە. ئەوە من ئەمیانم پێ بەهێزترە کە من ئیشارەتم پێکرد کە دوو مەرتەبەیە مەرتەبەی کوبرا لەگەڵ مەرتەبەی سوغڕایە وە خوای گەورە پاداشتی و برایش داتۆ کە ئەوەیشی بیرخستینەوە کە من بەڵام ئەویان بەهێزترەکە ئیبن جەزەری خۆی ئیشارەتی پێکردووە. دیارە ئەمە کۆتا پرسیارە تەفەشیشین زۆر بێت یاکەم نا ئەمە لە مامۆستاکەتەوە وەری ئەگری لەوە زیاتر ناتوانانی یوشریکون یعنی دەنگەکە مبالغەی لێناکەی کە ئینشەڵا لە پێناسەی تەجوید ئەویش باسەکەین. ئایا نووسینی تێبینی لەسەر ئەو مصحەفەی دەرسی لەسەر دەخوێنی تا چەند ڕێ پێدراوە ئەوەنەی کە عیلاقەی بە قراءات و هەیە ڕێگەی پێدراوە. وە نمونە تۆ مصحەفێکتەیە ڕیوایەتی حەفسە شوعبە لە لای مامۆستاکەتە خوێنی وشەکانی شوعبە لە پاڵی خۆیە ئەنووسیتوە لەکوێ لەو بۆشایەی دەوری مصحەفەکە لەناو ئایەتەکان نا هاوەتانێ هەمووینێ تقریبا سانتیونیەک لە مصحەفەکە مەجای بۆشیتیایە تۆ تێبینی کە عیلاقەی بە قراءات وهەیە ئەتوانی بینوسی وەکو زانایان کردویانە. خۆی گەورە پاداشتی هەموو لایەکدات و أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته.